گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێزیاک دەشتی قادر ماسەریە لە گرێبەسەنەوتیەکە لەسەر ئەو کێشەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هاتوۆتە ئاراوە لەسەر مەسەلەی خەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بۆریەکانی هەرێمی کوردستانەوە. مامۆستا دەشتی سڵاو لێ بێم کاتە دوار سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. پێمان بڵێ بڕوانینی تۆ بەغدا لەسەر حەقە لەمەدا یان هەرێمی کوردستان لەسەر حەقە؟ زۆر سپاس کاک ڕانکۆ. لە ڕاستیدا ئەو قەزاوەتکردنە لەبەرەوەی جۆرێک لە زەختی سیاسی و لە فشاری سیاسی تێدا ڕنگ بێ بە پێوەری دەستور و یاسا کەمێک زەحمەت بێ لە کاتێکی کەمدا ئێمە بتوانین مافی خۆی پێ بدەین. بەڵام ئەوەی کە گرنگە لەو بارودۆخی ئێستادا و ئیتفاقە سیاسیە کە لە ڕابردوودا لەبینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵدا کرا، دواتر ئیتفاقە سیاسیەکە ڕۆشتە ژێر گومەزی پەرلەمانی عێراق و ئەو تعدیلی قانونی موازنەی لێکەوتەوە و دواتر چەند ئیتفاقیەکی دیکە چەند لێک تێگەیشتنێکی دیکە کرا. نزیکەی 3 ساڵی خایان بەغدا کۆمەڵێک شەرت و مەرجێ بوو بۆ هەرێمی کوردستان کە بەمەرج موچە بۆ هەرێمی کوردستان دەنێرێ، بەمەرج هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. من لە مانگی 6 2025 ساڵی ڕابردوو پێشبینی ئەم زڕفەی ئەو ڕۆم کرده بوو، وتم هەر کاتێک حکوومەتی فیدراڵ پەنا باتەوە بەر هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی نەوت، ئەویش کۆمەڵێک شەرت و مەرج دادەنێ وەکو جۆرێک لە ئینتقام. یعنی ئەوە زۆرێکی تاریخی هەیە، بەتەنیا ئەو بارودۆخە سیاسی و زڕفەی کە ئێستا لە ناوچەکە هەیە بەهۆی شەڕی ئێران و داخستنی گەروی هورمزەوە، بەتەنیا ئەوە نییە. یعنی ئەوە دیوە زاهیرەکەیەتی، دیوە بینراوەکەیەتی، بەس دیوە نەبینراوەکەی ئەو 3 ساڵە بوو کە حکوومەتی فیدراڵ لە ڕێگەی محکەمەی تەحکیمی دەولی لە پاریس و لە ڕێگەی محکەمەی اتحادی لە بەغدا قانونی نەوت و غازی ئیلغا کردەوە و هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت و داتر کۆمەڵێک کۆت و بەندی خستە سەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی ناچار بە هێنانە سەر مێزی گفتوگۆ کرد و پابندی کرد بەوەی کە هەموو مەرجەکانی جێبەجێ بکە. ئێستا هەرێمی کوردستان کە کۆمەڵێک مەرج لە بەیانەکەیدا کە لە وەڵامی بەیانی یەکەمی وەزارەتی نەوتی عێراقدا هات بوو، ئێمە بڵێین تا چەند ڕەوایە ئەو مەرجانە. کۆمەڵێک مەرجی تێدا هەیە. 2 مەرج بەڕێی من ڕەوایە. مەرجی یەکەمیان ئەوەیە کە پەیوەندی بە موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە هەیە. مەرجی دووەمی ئەوەیە کە سیستەمی سیکۆدا لە کوردستان جێبەجێ بکرێت و تەخیر نەکرێت. ئەوەی باقی مەرجەکانی دیکە یا باقی ڕاگەیەنراوەکە تابعێکی سیاسی هەیە و جۆرێکە لە ئینتقام کە لە ڕابردوودا لە بەرامبەری هەرێمی کوردستاندا کردوێتی. بە تایبەت لەو شوێنە بەڕێی من حکوومەتی فیدراڵ پێی نیگەرانە کە حکوومەتی هەرێم بە ناڕاستەو خۆ دام و دەستگا و مؤسساتی حکوومەتی فیدراڵی تۆمەتبار دەکا بەوەی کە حکوومەتی فیدراڵ یارمەتی یاخود تەمویلی چەند گروپێکی لە یاسا دەرچوو دەکا. ئەو گروپانە لە ڕابردوودا کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانیان بە ئامانج گرتووە لە ڕێگەی درۆنەوە و ئێستاش ئەگەر تێبینی بکەن هەرێمی کوردستان ڕۆژانە بەداخەوە وای لێ هاتووە کە بە درۆن هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و شارەکانی کوردستان. ئەوان پێیان وایە هەرێمی کوردستان پێی وایە ئەو هێرشانەش هەر ئەو گروپە لە یاسا دەرچوانن کە حکوومەتی فیدراڵ تەمویلیان دەکات. ئەگەر تێبینیتان کرد بێ ئەمڕۆ بەیانێکی دیکە دەرچوو لە وەزارەتی نەوتی عێراق، بەیانەکە زۆر تونتر بوو لە بەیانەکەی هەرێمی کوردستان کە ئەوە پەرسەندنەکان زیاتر دەکا، ئەو کێشە و مشاکلانە زیاتر دەکاتەوە. وشەیەکی تایە تۆ چی لێ تێدەگەی خوێنەوەت بۆی چییە کە دەڵێ حکوومەتی ئەولێر مەبەستی چییە لەوە؟ بەڵێ من کە خوێندمەوە ینی زۆر پێی نیگەران بووم، نەک لەبەر ئەوەی کە دەڵێ حکوومەتی هەولێر، لەبەر ئەوەی حکوومەتی فیدراڵیش تێگەیشت کە لە هەرێمی کوردستان 2 ئیدارەی هەیە، تێگەیشت کە لایەنێکی سیاسی دەستی بەسەر جومگە ئەساسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داگرتووە. ئەگەر تێبینیتان کردبێ لە 1-2 ڕۆژی ڕابردوو سەرۆک و کەسی یەکەمی چەند لایەنێکی سیاسی لە کوردستان گلەی ئەویان لە حکوومەتی هەرێم کرد سەر ڕای ئەوەی کە هەرێمی کوردستان حکوومەتێکی بنکە فراوانی هەیە، بەڵام تاکلایەنانە
ئەو بڕیارانە دراوە تاک لایەنانە ئەو وەڵام کاریە دراوەتەوە دەبواە پرس و ڕاوێژ و ڕەئی لایەنەکانی دیکە وەرگیرا بواە و بە قسەشیان کرابایە لەو بارودۆخە سەخت و ناهەموارەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و کە ناوچەکەی پێدا تێدەپەڕێ کە ئێمە لەگەڵ عێراق لە ناو کەشتیەک داینە لە چوارچێوەی دەوڵەتی عێراق داین دەبێت هەر بڕیارێک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەردەچێت بەلێک تێگەیشتن بێت و بە کۆدەنگی هێزە سیاسیەکان بێت کە ئەوە بەداخەوە هێزێکی سیاسی لە کوردستان بۆ هیچ بابەتێک ناگەڕێتەوە سەر و هێزانە. باشە مامۆستا دەشتەوەی کە تۆ شارەزایی لە گرێ بەستە نەوتیەکان بەغدا بەپێی دەستور مافیەوەی هەیە کە ڕێکار بگرێتە بەر؟ ئێمە بابەتەکە دابەشی ینی وەڵامەکە بە دوو فەقەرایە دوو خاڵ بدەمەوە. خاڵی یەکەم باعتیبار ئەوەی کە بڕیارەکەی دادگای اتحادی دەرچوو مەسئلەی نەوت و ئیدارەدانی چێلگە نەوتیەکان و هەناردەکردنی نەوت ئەوە بە تەواوی حەسرەن لە سەلاحیەتی حکوومەتی فیدراڵدایە لەو ڕوانگەیەوە لەولایەنەوە بێگومان یعنی ئەگەر حکوومەتی هەرێم دەست بێنێتە ڕێگەی حکوومەتی فیدراڵ وەزارەتی نەوتی عێراق بۆ ئەوەی کە هەناردەی نەوتی هەرێم بکاتەوە یاخود بێت لە چێلگەکان ئینتاج زیاد بک بەرهمێنان زیاد بکە ئەوە لە ڕووی یاساییەوە بێگومان هەرێمی کوردستان تووشی بەرپرسیارەتی یاسایی و دەستوری دەبێت. بەڵام سەبارەت بە بەکارهێنانی بۆری کوردستان بە پێی و زانیاریانەی لای من هەیە خاوەندارێتی دەگڕێتەوە بۆ دوو کۆمپانیایەکی ناوخۆیی لەگەڵ کۆمپانیایەکی ئەجنەبی ینی ڕووزنەفت و کارگروپ ئەم دوانە بە نسبەی 160 خاوەنی ئەو بۆڕیەنە. بەڵام ئیشکالەکە لەسەر بەڕێی من لەسەر بەکارهێنانی بۆڕیەکە نییە، لەسەر عملیەی تەصدیرەکەیە، لەسەر عملیەی ئینتاج و بەرەمهێنانەکەیە کە حکوومەتی هەرێم ڕێگری دەکات لە حکوومەتی فیدراڵ. بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان تووشی بەرپرسیارەتی یاسایی و دەستوری دەبێتەوە کە دەست بێنێتە ڕێگەی حکوومەتی فیدراڵەوە و حکوومەتی فیدراڵیش لە بەرامبەردا بەرپرسیارەتی دەستوری و یاسایی لە ئەستۆیە لە بەرامبەر دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ساڵەهای ساڵە کێشەیە لە بەغدا دەتوانێت چی بکە؟ ینی بۆ نمونە کە دەڵێی بەپێی ینی دەستور حکومەتی بەغدا دەتوانێت هەندێک ئەو ڕێکارانی کە باسی کرد بگێت، ینی چه ڕێکارێک دەتوانێت بگرێتە بەر؟ ئایا دەتوانێت بە زەبری هێز ئەمە بکە؟ هیواداری نەگاتە ئەوە، بەڵام لە هیچ کاتێکدا و لە هیچ شوێنێکی دەستور و یاساکار پێکراوەکانی عێراق و هەرێمی کوردستاندا باس لەوە نەکراوە کە حکوومەتی فیدراڵ بتوانێت پەنا باتە بەرهێزی سەربازی. بەڵام لە ڕووی سیاسیەوە هەموو ئەگەرێک کراوەیە کە ئەمە تەمەنای ئەوە دەکەین، هیوای ئەوە دەخوازین کە حکوومەتی فیدراڵم ڕێگەیە نەگرێتە بەر. بەڵام لە ڕووی یاساییەوە دەتوانێت پەنا باتە بەر دادگای اتحادی. ڕێیەکەیە کە پەنا باتە بەر دادگای اتحادی ئەوەیە کە کاتەکە زۆر بخایەنێ و بابەتەکەش ئانیە و حکوومەتی فیدراڵ بە دوای بەدیلی هورمزدا دەگەڕێت. ئەوە بەڵام دەتوانن لە ڕێگەی فەرمانسالاریەوە بێکی ئەمری ولاییەوە لە عادی حکوومەتی هەرێم ناچارکەن پابند بکەن بە ئیلتیزامکردن بە وەزارەتی نەوتی عێراق بۆ تەصدیریش و بۆ ئینتاجیش. باشە کاتی کەمی دەوێت، ینی لە 24 سعاتدا نەتیجەی ئەم تەڵەبە ئەمری ویلاییە بە پێی قانون دەردەکەوێت و حکوومەتی هەرێمیشی پێ پابند دەکرێت. باشە بە خوێندنەوەی خۆت بە تێگەشتنی خۆت دەگەنە ڕێکەوتن ئەم ڕۆژ کۆبنەوەیکی ئەنجومەنی نوێنەران هەیە بڕات وایە دەگەنە ڕێکەوتن؟ من پێم وایە دەگەنە ڕێکەوتن، بەڵام هەرێمی کوردستان ئەوە فشارێکی سیاسی بوو کردی، بەس لەو کاتەدا کاتێکی زۆر ناسک و ناهەموارە نەدەبواە ئەو ڕێگەیە بگرێتە بەر ئەو ئەدەست بێنێتە ینی قەرارات یاخود ئەوامری حکوومەتی فیدراڵی لە پێناوی سەقامگیری ئاسایش لە هەرێم و لە عێراقدا، لە پێناوی قوڵ نەکردنەوەی ناکۆچیەکان، لە پێناوی ئەوەی کە بە تاوێکی دوژمنکارانە خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق سەیری خەڵکی هەرێمی کوردستان و سەیری کیانی هەرێمی کوردستان نەکەن. ئەوە خاڵێک. بەڵام من دەمەوێت یەک شت بڵێم لێرە، ئەو بۆریەی نەوتی کوردستان کە ینی لە حاڵەتی زۆر باشدا، ینی لە وەکو چۆن بڵێ
لە گریمانەی زۆر باشدا لە 400,000 بەرمیل زیاتر ناتوانێت هەناردە بکە و 400,000 بەرمیلە زۆر شوێن بۆ عێراق ناگرێت بە بەراورد بەوەی کە 4.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە لە ڕێگەی هورمزەوە ناردۆتە دەرەوە. عێراق بەدیلی دیکەی هەیە بەڵام بەشێک لە بەدیلەکان لە ئێستادا ئامادە نین، بەشێکیشیان ئامادەیە. ئەوانەی کە ئامادە نین بۆڕی نەوتی عێراق کە بەڕێگەی بە سعودیەدا ڕۆیشتووە لەوێەوە دەچێتە سەر دەریای سوور و ڕێگەی سووریامانێ بۆ ڕی بانیاز کە دەچێتە بە ئەوش بە هەمان شێوە دەچێتە کەناراوەکانی دەریای ناوەڕاست و ئەوەی کە پەیوەندیدارە بە بۆڕی نەوتی کەرکووک جەیهانەوە ئەوان لە 3 بۆ 6 مانگی ڕابردوو کاریان تێیدا کردووە و زیری نەوتی عێراق گوتی لە ماوەیەکی کەمدا کارەکانمان تەواو دەکەین و دەست بە هەناردەی نەوتی عێراق دەکەینەوە. عێراق ئێستا تێدەگا لەوەی کە ئێستاعفم کە عێراق ئێستا تێدەگا لەوەی کە ئەو بەدیلانە ئێستا ئامادە نین و بۆ ئەوەی وڵاتیش نەکەوێتە بارودۆخێکی دارایی ناهەموارەوە بەڕسمی داوای لە ئێران کردووە کە ڕێگە بە کەشتیەکان بەو کەشتیانە بدا کە نەوتی عێراقیان هەڵگرتووە. من پێم وایە ئیستیجابەی هەبێت بە سنوورداری بۆ عێراق بە حکمی ئەوەی کە لە یەکەوە نزیکن، بە حکمی ئەوەی کە تێکەڵاویەک و ڕێککەوتنێکی سیاسی زۆر لە بینی سەرانی عێراق و ئێراندا هەیە. بەڵێ باشە ماوەسا دەشتی ینی ئەو بەدیلەی کە وەزارەتی نۆت باسی دەکا هەندێک دەڵێن تەنا وەکو جۆرێک لە بێمنەتکردنە بڵێ هەرێم تۆ جوابیشمان نەدەیتەوە ئێمە بەدیلی دیکەمانەیە گەرنا بەدیلەکانی واقعی نین لەم کاتەدا هیچیان سەر ناگرن ئەوەشی کە دەڵێ بۆریمان هەیە بە ناو خاکی هەرێمی کوردستاندا ناڕوا هەر واقعی نییە. بێگومان ئەو بەدیلانەی کە حکوومەتی فیدراڵ یعنی من ئەوە ڕەیە ڕنگ بێ و ڕەیە ئێستا بۆ ئێستا وەک چۆن بڵێ تطبیق نەبێ یاخود تەختیەی ئەو بارودۆخەی ئێستانەکە بەڵام جۆرێک لە تاقیکردنەوەشی تێدایە. ڕنگ بێ زۆر مەلوف نەبێ، ڕنگ بێ زۆر خەڵک پێی وابێ کە وانییە و زیاتر عێراق بە دوای بەدیلدا دەگەڕێت دەناخۆ بەر لە ڕاگررتنی بەر لە گرتنی گەڕووی هورمز حکوومەتی عێراق پێویستی بەو بۆڕینەوتە نەبووە و بە هیچ شێوەیەک ئەو 400,000 بەرمیلە ئەویش ئەگەر بتوانن نسبەی ئینتاج لە 200 بۆ 250,000ەوە بەرزکەنەوە بۆ 400 بۆ 450,000 و لەو حاڵەتەشدا حتا هەرێمی کوردستانیش ڕێگە بدە چارەسەری دۆخی دارایی ئاڵۆزی عێراق ناکا لە ڕاستیدا. بۆیە ئەو بێمنەتی کە وەزارەتی نەوتی عێراق بەرامبەری هەرێمی کوردستان دەڵێ ئێمە بەدیلی دیکەمان هەیە پێم وایە نسبەیەکی زۆری ڕاستە و پێویستی بە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان نەبێ. ئەو ئێستا لە بیری ئەوەدایە یاخود لە پلانیاندا هەیە کە ئەو بۆڕی نەوتەی لە بەسڕەوە هەتاوەکو حەدیسە هاتووە بیبەستێتەوە لە حەدیسەوە بیبەستێتەوە بە کەرکووکەوە بۆی بینێرن بۆ سەر عقبە و لەوێەوە لە ڕێگەی ئوردنەوە ئەوەش بەدیلێکی لە ساڵی 2014 نوری مالیکی هەستا بە پرۆژێ ئەم بۆریە چەندی ماوە ئەم بۆریاوە دەموریە نا بێگومان ئەو بەدیلانەی کە عێراق هەیەی بۆ دەمودەست نییە بۆ دەمودەست نییە بەڵام دەکرێت کاری تێدا بکرێ سلبیاتەکان یاخود لێکەوتەکانی گرتنی گەڕووی هورمز لە کاتی دەرکەوتنیدا پێم وایە ئەو بەدیلانە دێنە پێشەوە و چارەسەر دەکرێت. بابەتەکە پەیوەندی بە قودرەی مالیەوە هەیە بە تاقەی مالیەوە هەیە ینی عێراق تا چەند دەتوانێت ئەو چۆن بڵێ ئەو تیمە تەکنیکیانە ئەو شەریکانە ئەو پارەیە سەرف کات بۆ پێویستی بە کاری بەردەوام هەیە و ئێستا کە بەرەو ئارامی کەش و هەوای سروشتی دەڕۆین ینی باران نییە باران نامێنێ و زۆر زۆر لەبارە بۆ ئەوەی کە بۆڕی نەوتی حەدیسە بە کەرکووکەوە ببەسترێتەوە و لە کەرکووک و لە حەدیسەشەوە بڕوا بۆ ئوردن و لە هەردوودی ئوردن و عێراقەوە ئەو ئیشە بکرێ و نۆژەنکردنەوەی بۆڕی نەوتی بانیاز بە هاوکاری لەگەڵ حکوومەتی سووریا و بە ڕەزامەندی ئەوان کە بە پێ و زانیارانەی من هەما حکوومەتی تازەی سووریا ڕەزامەندە لەسەرەوەی کە بۆڕی نەوتی بانیاز بکەوێتەوە کار و بۆ خۆی سعودیە گرفتی هەمان گرفتی عێراقی هەیە بەدیلی سعودیەش ئەوەیە کە بۆڕی نەوتی شەرقیە بۆ یەنبوع بخاتەوە کار و بخاتەوە گەڕ
و یارمەتی عێراقیشدا هەرچەند سعودیە مەرجی دانابوو لەسەرەوەی کە هەتاوەکو نەفقاتی وەکو چۆن بڵێ بەکارهێنانی ئەو بۆڕیە نەداتە سعودیە ڕێگە نەدا بەڵام لەبەرەوەی کە یعنی دنیا تووشی گرفتی کەمی سوتەمەنی نەبێت و لەبەرەوەی ئێوە خۆتان دەزانن لە سڵابیستی نەوتی هەموو دنیا لە ڕێگەی هورمزەوە دەڕوات ئێستا ئەو نسبەی سەڵابیستە نەماوەکەوە تا کورتێنان هەیە و وڵاتێکی وەکو چین کە هاوبەشێکی یاخود کڕیارێکی گەورەی نەوتی سعودیەیە یعنی هەر نەبێ سعودیە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی ڕێگەدات بە عێراق ئەو بۆڕیە بەکاربێنێ ینی ئەوانە هەمووی قسەی لێکراوە هەمووی وەزارەتی نەوتی عێراق لە ڕێگەی کەناڵەکانی پەیوەندی خۆیەوە لەگەڵ وەزارەتی وزەی سعودی و لەگەڵ ئارامکۆ لەگەڵ وەزارەت پەیوەنددارەکانی سووریا و عێراق سووریا و ئوردن هاتوتە سەرخەت بۆ ئەم بابەتە بۆ ئەوەی بەزووی ئەو بەدیلانە بخاتەکە ماوەسا دەشتێنێک دەڵێن ئەم ڕێکارانە لەگەڵ ئامانجە استراتیژیەکەی ئەمریکاشدا نایەتەوە ڕاست ئەمریکا لەم کاتەدا دەیەوێت نرخی نەوت زۆر بەرز نەبێتەوە لەبەر هەندێک لە دۆستەکانی لە ڕۆژاو لە وڵاتانی دیکە بەڵام لە بەرامبەردا ینی دەڵێن شەڕی وزە لەگەڵ ئێراندا بۆ ئەوەیە کە لە دوورمەودادا سین بە گیر بێنێت و سین نەتوانێت دەستی بە وزەی هەرزان بگا ئەم بەدیلانە ینی ئەم لەگەڵم ئامانجە استراتیژیەدا نایەتەوە وا دەکات نەوت دیسان نرخیدا بەزێتەوە سین بە ئاسانی دەستی بە نەوت بگاتەوە خۆی ئەمریکاش بە نسبەیەک لە گرتنی گەڕووی هورمز زەرەرمەندە زیانمەندە بە دلیلەوەی کە نسبەی سەڵا 11 پێداویستی ناوخۆی ئەمریکا لە ڕێگەی هورمزەوە دێت بۆ ئەمریکا لە ڕێگەی هورمزەوە دەڕوا بۆ ئەمریکا ئەویش بۆ خۆی تا ڕادەیەک زەرەرمەندە ڤەنزوێلاوەی بۆ قەرەبوو نەکردوێتەوە بۆ ئەمریکا بەڵێ نەخێر لەبەرەوەی لە کۆنگرێس یاسایەک دەرچووە لە کۆنگرێس دەڵێ ئەمریکا بۆ تاقا بۆ وزە نابێت لە 11 زیاتر ئاعتیماد بخاتە سەر هەر شوێنێک یعنی نسبەی 11 بۆ هورمز نسبەی 11 بۆ دانیمارک و نەرویج یعنی بەو شێوەیە هاتووە دابشکاریەکەی کردووە ئەو نسبەی 11 خۆی لە ڤەنزوێلا بەپێی ئەو یاسایی کە لە کۆنگرێس دەرچۆ دەتوانێت وەرگێ کە پێشتریش پێش گرتنی گەڕووی هورمزیش وەریگرت لەگەڵ ئەوەی کە مادۆڕی هەڵکێشا ئاسمان و لە دوای ئەو کاتەوە بڵێ ماوەسا دەشتی ئەگەر دۆناڵد ترامپ تینی بۆ بێ گوێ بە بڕیاری کۆنگرێس دەدا 11 بێ یان 15 بێ دۆناڵد ترامپ گوێ بۆوە دەدا خۆ گوێی پێ نەداوە کاک ڕانکۆ گەرەمە تێبینی بکەین بۆ زۆر بابەت نەگەڕاوەتەوە بۆ کۆنگرێس نا بە دڵنیاییەوە گوێی پێ نادا بۆ تێرکردنی وڵاتەکەی خۆی بۆ ینی نێنانی بۆ کورت نەهێنان ئەو پەنا دەباتە بەر هەموو شتێک و پێم وایە کۆنگرێسیش بۆ ئەوە چاوپۆشی بکە لە بەرەوەی لە بەرژەوەندی وڵاتەکەیە ینی بەدەستخستنی وزە بۆ وڵاتەکەی حتا ئەگەر ڕێککارە یاساییەکان و ئیدارەکانیش نەگرێتە بەر پێم وایە کۆنگرێس چاوپۆشی بکە یاخود دانیشتێکی سۆڕی بکە لەسەر ئەم بابەتە لەبەر ڕای گشتی ناوخۆیی و دەرەوە بەڵام بینەوە سەر سین سەبارەت بە چین ینی ڕاستە ئەوان یەکێک لە زیانمەندە سەرەکیەکانن لەم بارودۆخی کە ئێستا هەیە بەڵام لەو زیانمەندتر زەرەرمەندتر ئێستا ئێران خۆیەتی لەبەرەوەی ئێوە تێبینی بکەن لە ئێرانەوە لە ڕێگەی بۆڕیەوە چینەوتی ئێران دێتە دوورگەی خارگ لە خارگەوە ئەو نەوتە دەگوازرێتەوە بۆ دەرەوە دەچێتە بازارەوە لە ڕێگەی گەڕووی هورمزەوە یعنی گەڕووی هورمز بە ڕووی کەشتەکانی خۆشی داداخراوە و بینی خارگ ئەو جەزیرەیە یاخود ئەو دوورگەیە لەژێر تەهدیدی ئەمریکاشدایە و تێبینی بکەن دۆناڵد ترامپ لە دووسێ ڕۆژی ڕابردوو زۆر زەختی لە ناتۆ کرد کە بێتە ناو ئەم بابەتەوە بەڵام مادەی 5 و 6 لە ئیتفاقی ناتۆ یا لە میساقی ناتۆ ڕێگە بەوە نادا کە وڵاتانی ئەوروپی بێنە ناو ئەم شەڕەوە هەم لە ڕووی جوگرافیەوە
باشە هەم لە ڕووی سیاسیشەوە ئێستا پەنای بردوتە بەر ئەو وڵاتانەی کە شادەماری اقتصادیان لە ڕێگەی هورمزەوەیە، یعنی لە ڕێگەی هورمزەوە وزەیان بۆ دابین دەکرێت داوای لەوان کردووە کە بێنە ناو بابەتەوە هەوڵی چێشکردنیاندا بۆ ناو جەنجی ئێران بۆ ئەوەی هاوبەشی خۆی پەیدا بکە. بەڵام من هەتاوەکو ئێستاکە قسەی تێدا دەکەین هیچ مووقفێکی سلبی یا ئیجابیم لەو وڵاتانەوە نەبینی و نەبیستوە لە میدیادا. ماوەسا دەشتی بێنۆ سەر هەنێرەمی کوردستان پێ دوای جێک لەو مەرجانێک بەدی دێنێت داوای دوو موچەی فەرمانبەرانی ساڵی ڕابردوو دەکات ئەمە وەکو داواکاری یەکەم نیەتی خێری خۆی پیشان داواڵێ ئەبێ و دوو موچەیە بدا بەغدا. مەرجی دووەم سیستەمی سیکۆدایە دەڵێ دەبێ ینی ڕەچاوی دۆ خێریمی کوردستان بکرێت یان کەمێک دوا بخرێت تا ئێمە ئامادەکاری بۆ دەکەین نەگەوەی ڕاستە خۆ جێبەجێ بکرێت بە سەرماندا. مەرجی سێم پێدانی دۆلارە بە وەبەرێن و بازرگانەکانمان با نرخی بانکی ناوەندی ئەو شێوەی بازرگان وەبەرێنەکانی ناوچەکانی دیکە عێراق لەم سێ مەرجە بڕوا دوایە هیچی بەدی بێت. بە بڕوای من مەرجی یەکەم کە دوو موچەیە ئەگەر هەرێمی ئەگەر حکوومەتی فیدراڵ دوو موچە بنێرێت کە من پێم وایە ئەو دوورە کە دوو موچە بنێرێ بەس لەبەر ئەوەی کە بارودۆخەکە ئاسایی ببێتەوە لەبەرەوەی ئیتفاقیەکە وەکو چۆن بڵێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی ناکۆچیەکان قوڵتر نەبێتەوە من پێم وایە حکوومەتی فیدراڵ موچەیەک بنێرێ ئەو خاڵت بە نسبەت ئەسیکۆدا لە ڕاستیدا بە پێی دەستور مەسئلەی گومرێک یان ئەو بابەتانەی کە پەیوەندی بە گومارگەوە هەیە لە سەلاحەتی حەسری حکوومەتی ئیتحادیدایە لە سەلاحەتی حکوومەتی فیدراڵە و بە هیچ شێوەیەک حکوومەتی قالی و محافظات ناتوانن سەیطرە بکەنە سەر ئەو بڕیار و قەرارانەی کە لە فیدراڵەوە دەردەچێت ینی دەسەڵاتی ڕەتکردنەوەیان نییە نە لە ڕووی دەستوریەوە نە لە ڕووی یاساییەوە کەواتە مەرجی دووەم بۆ حکوومەتی هەرێم زەحمەتە بەدی بێت لەبەرەوەی وەکو گوتم سەلاحەتی حەسری حکوومەتی فیدراڵە سەبارەت بە دابینکردنی دۆلار بۆ بازرگانان نەمەگەر بگەڕینەوە بۆ موادە بیداییەکانی دەستوری عێراق لە ڕاستیدا هەموو هاوڵاتیانی عێراق یەکسانن کە ئەو یەکسانیە پێشێلکاری تێدا دەکرێت ئەگەر بانکی ناوەندی دۆلار بداتە بازرگانانی خوار و ناوەڕاست بەس نەیداتە بازرگانانی هەرێمی کوردستانەوە بۆ خۆی پێشێلکاری دەستوری و پێشێلکاری قانونیشە بۆیە بە نسبەت یعنی شتەکە نسبیە ڕێژەیە ناتوانانی بڵێ 100% ئەوان دێنە ژێربار و 100% هەرێمیش هیچی دەست ناکەوێت بەڵام بێمەوە سەرخاڵی یەکەم ئەگەر حکوومەتی فیدراڵ ویستی دابینکردنی دوو موچەشی هەبێ وەکو جۆرێک لە خزۆعی سیاسی چۆن بڵێ جۆرێک لە ملکەچی سیاسی پیشانی هەرێمی کوردستان دەدا یعنی ئەگەر حکوومەتی فیدراڵ ویستی دوو موچەشی هەبێ هەر ناینێرێ بۆ ئەوەی نێتە ژێرپاری داواکارەکان نێرێمی کوردستان وەکو زایف دەرکەوێت نایبێ وەکو زایف دەرکەوێت بەرامبەر بارێمی کوردستان ماوەسا دەشتیانی بە پرسیارە بکەین لەم دۆخەدا بەغدا پێویستی بارێمی کوردستانە بەغدا درۆنیشمان بۆ دەنێرێ هێزەکانی حەشت کە دەبێت بەغدا ڕێگە بە من نەدا ینی ڕێگەیانێ بگرێ ڕێگەیان لێ ناگرێت بەغدا لەم کاتەدا پێویستی بە بۆری هەرێمی کوردستانە کەچی لە بەرامبەر هەموو ئەمانەژە لە بری نەرمی بنوێنێ لانی کەم بە زمانێکی برایانە بە زمانێکی وەکو چۆنەڵی دۆستانە با بڵێن مەفاتەحەی هەرێمی کوردستان بکە کەچی ینی باز لەوە دەکرێت جۆرێک لە زمانی هەڕەشەی پێوە دیار بۆ جگە لەم بەیان نامێشی هەر لە سەرتاوە کە داوای کرد لە کۆبوونەوەکاندا ئەسڵان هەندێک مەرجی زیاتری هەبوو بەسەر هەرێمی کوردستانە بۆ پێدانی موچەی مانگی سێش بۆ هەرێمی کوردستان ئاوها وتوێتی من ڕێگە نادەم ئەسڵان نەبێت دوو موچەکەی ساڵی ڕابردووشمان بدەیتێ چونکە دەڵێن مەرجەکانی خۆی زیاد کردووە بۆ موچەی مانگی سێش و جۆرێک لە بێمنەتی ژوتێتی بۆری هەرێمی کوردستانی ژەر عێراق و دەبێمە بەکاری بێنین و ئاوها بۆ ئوسلوبە ینی نابێمە حەقبارێمی کوردستانی ژدەین بەغدا لەم دۆخە لاوازەدا ئەومان بەرامبەر دەکا جاخۆ کەمێک دۆخی هەڵکشێ و باش بێ ئەو کاتە دۆخی ڕۆژاومان بەسەردا جێبەجێ دەکە. کاک ڕانکۆ لە ڕابردوودا پێش بەیانی یەکەمی وەزارەتی نەوت کە هەردوو شاندی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ دانیشتون
مناقشەیان بابەتەیان کردووە بەڕێی من یعنی ئەوە ڕێی شخصیە پێم وایە بە هیچ جۆرێک هەردووشان دەکا بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بارودۆخە هەرێمیەکە و بارودۆخی ناوخۆی عێراقیان لە بەرچاو نەگرتووە یعنی هەر بە نەفەس و بە نەهجی پێش دروستبوونی شەڕی ئێران ئەوانە دانیشتونە کە دەبواە لە هەردوو لە ئەو مرونەتیان هەبوایە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم تێبینی بکە وەزارەتی نەوتی عێراق لە بەیانی یەکەمدا بە زمانێکی زۆر نەرم مخاطبەی هەرێمی کوردستان دەکات بەڵام کاتێک هەرێمی کوردستان ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە وەڵامی وەزارەتی نەوت دەداتەوە کە زمانێکی تند و زبر بەکاردێنێ ئەوەی کە بەڕێزت باس کرد لە وەڵامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانە خۆ ئێمە ئەگەر تێبینی بکەی بە شێوەیەکی گشتی لە عێراق لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئێمە سیستممان نییە تاوەکو بە شێوەیەکی سیستماتیک ئێمە مخاطبە یەکتری بکەین ینی بابەتەکان زیاتر وەکو چۆن بڵێ تابعی شخصی زاڵە بەسەر تابعی مەوزوعیدا ینی کەسەکان یاخود دەموچاوەکان زیاتر هەم حکم دەکەن هەمیش سەبەبن بۆ وەڵامکاری بۆ نمونە بە پێی کام یاسا بە پێی کام دەستور حکوومەتی فیدراڵ هاتووە مخاطبەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بە حکوومەتی هەولێر ینی ئەوە بۆ خۆی پێشێلکاری دەستوریە و حکوومەتی هەرێم بە کام یاسا پاڵپش بە کام یاسا و کام دەقی دەستوری دێت تۆمەتباری ئەجزەی ئەمنی عێراقی دەکا بەوەی کە ئەوان ئاگادارن لەسەر ئەوەی کە چێ درۆنمان بۆ دەنێرێ و هەموو شێ بردومان دەکرین کە ئەوان تەمویلی دەکەن ینی ئەم بابەتە وای کردووە بە تایبەتی ئەم دوو نوختەیە وای کردووە پەرسەندەکان زیاتر بن و کێشە و ناکۆچەکان قوڵتر ببنەوە و لە هەڵکشاندا بێ ئەو کێشە و مەشاکیلە بەڕێی من نەمافی ڕەوای حکوومەتی فیدراڵە ئەوە بەرامبەری هەرێمی کوردستان بکە لەو بارودۆخەی ئێستاش کە عێراقی تێدایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدایە کە عێراق پێویستی بە دابینکردنی نەفەقە و موچەی فەرمانبەرانی خۆی و هەرێمە نەدەبوایە هەرێم ڕێگری بکە بەڕێی من دەبوایە هەرێمی کوردستان ڕێگە بدا و مەرجەکانیشی لەگەڵ ڕێگەدانەکە مەرجەکانیشی باس بکە مەرجەکانیش بسەپێنێت لە پێناوی چێشکردنی حکوومەتی فیدراڵ بۆ ژێرباری مەرجەکانی خۆی بەڵام تۆ لە بیدایەتەوە داواکاری لایانی بەرامبەر ڕەت بکەیەوە و مەرجیشی بۆ دابنەی بێگومان هیچ حکوومەتێک لە شەرقی ئەوسەط مەبەستمە نایەتە ژێرباری ئەو داواکاریانە کە تۆ مەرجی پێشوەختت هەبێ کە تۆ وەکو چۆن بڵێ لەگەڵ مەرجی پێشوەختیشدا ڕەتکردنەوەت هەبێ بۆیە دەبوایە بە زمانێکی نەرمتر بۆ ئەوەی کە کێشە و ناکۆچیە ناوخۆییەکان قوڵتر نەبێتەوە ئێمە بەداخەوە وڵاتی عێراق ئاسمانی خۆی لە بەردەستی خۆی دانیا ئاسمانی هەرێمی کوردستان لە بەردەستی عێراق دانیا ملاحەزە بکە ڕۆژانە بەسەر سەری ئێمەدا موشکی ئیسرائیلی و ئێرانی و فڕۆکەی جەنگی ئەمریکی تەراتێن دەکا بەسەر ئاسمانی عێراقدا تۆ کە ئاسمانی خۆتت لەدەستداوە لە کۆنتترۆلی تۆدانە نابێ بێ لە ناو خۆدا شتێک بکەی ئەرزیش بخێ دەستی غەیری عێراق و عێراقیەکان کوردەوە بەڕاستی بۆیە هیوادارین یعنی هەردووشان ئەو بارودۆخی ئێستا کە لە عێراقەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە بەرچاوی بگرن ئێستا ئەو بارودۆخەی پێش داخستنی گەروی هورمز نییە ئێستا ئەو بارودۆخەی پێش پەرسەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا نییە دەبوایە ئەو دووشاندا ئەو بارودۆخە لە بەرچاو بگرن کە دووبارەی دەکەمەوە بەداخەوە لە بەرچاویان نەگرتو بەڕێز مامۆستا دەشتی قادر ماسەر لە گرێ بەسەرنەوتیەکان سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕووی تێبینی سەرنجەکانە لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغدا کە لەم چەند ڕۆژێ ڕابردوودا و گرژیارە دروست بوو